هاوڵاتیەک لە بەیروتدا نییە کە بریندار نەبوو بێت. ئەمە قسەی سعد حەریری سەرۆکوەزیرانی پێشووی لوبنانە بۆ گزارشکردن لەو کارەساتەی لە پایتەختی وڵاتەکەی ڕوویداوە. تیمەکانی فریاگوزاری لوبنان بە دوای زیاتر لە 100 کەسدا دەگەڕێن کە لە ئەنجامی تەقینەوەکانی ڕۆژی سێشەممەی بەیروت بێسەر و شوێن بوون. باهۆی بەهێزی تەقینەوەکانەوە تا ئێستا کوژرانی زیاتر لە 100 کەس و برینداربوونی 4000 دیکە پشتڕاست کراونەتەوە. باپەی زانیاری میدیا ناوخۆیەکانی لوبنان دوو تەقینەوە بە دوای یەکدا لە نزیک بەندەری بەیروت ڕوویانداوە. تەقینەوەی دووەم هاوشێوەی بۆمبێکی ئەتۆمی تەواوی بەندەرەکەی وێران کردووە. تەقینەوەی دووەم بە دروستی لە کاتژمێر 6 و 7 خولەکی ئێوارە ڕوویداوە. بەهێزی تەقینەوەکە بە ئەندازەیەک بووە کە تەواوی بەیروتی جوڵاندووە و هێندەی زەمین لەرزەیەکی 4.5 پلەی ڕێختەر بەهێز بووە. باپەی زانیاریەکان بیناکانی ناوچەکە بە تیرەی 2 کیلۆمەتر بە دەوری تەقینەوەکەدا زیانیان پێگەیشتووە. وەزارەتی دەرەوەی عێراق ڕایگەاندووە لە ناو بریندارەکانی تەقینەوەکەدا 10 هاوڵاتی عێراقی هەن. میشێل عون سەرۆکی لوبنان لە وتەیەکدا کە لە تەلەڤیزۆنی فەرمی وڵاتەکەی بڵاوکرایەوە دڵنیاییدا کە لێکۆڵینەوەکان هۆکاری تەقینەوەکە دیاری دەکەن ئەنجامەکەی با شێوەیەکی شەفاف بۆ هاوڵاتیان ئاشکرا دەکەن. باپەی دەرەنجامە سەرەتاییەکان 2750 تۆن نیتراتی ئامۆنیۆم کە بە شێوەیەکی یاڕەمەکیانە هەڵگیرا بوو هۆکاری سەرەکی تەقینەوەکە بووە. بەڵام ئەوەی ئێستا بووەتە پرسیاری هاوڵاتیانی لوبنان ئەم بڕە زۆرەی ئەو مادێ بۆچی لەو شوێنە هەستیارە کە بەندەرێکە هەڵگیراوە. نیتراتی ئامۆنیۆم مادەیەکی کیمیاییە وەکو پەینی کیمیایی بۆ کشت و کاڵ بەکاردەهێنرێت. باهۆی پێکاتەکانی مادەکەوە گروپە توندڕەوەکان لە بەکارهێنانی بۆمدا سوودی لێوەردەگرن. هەر بۆیە گومان دەکرێت ئەو بڕە زۆرەی مادە کیمیاییەکە وەکو کۆگایەکی تەقەمەنی هەڵگیرا بێت. حەسان دیاب سەرۆکوەزیرانی لوبنان ڕایگەاندووە و کەسانەی کە بوونەتە هۆکاری تەقینەوەکە دەبێت لێپێچینەوەیان لەگەڵ بکرێت. وتیشی لێکۆڵینەوە لەسەربوونی کۆگایەکی مەترسیدار کە لە 2014ەوە لە بەندەرەکە بووە دەستی پێکردووە. تەقینەوەکە لە کاتێکی زۆر ناهەمواردا ڕوویداوە. بەو پێی لوبنان با قەیرانێکی دارایی زۆر سەختدا تێپەڕ دەبێت. وا دەست و پەنجە لەگەڵ ڤایرۆسی کۆڕۆنا نەرم دەکات. سەرۆکی لوبنان ڕایگەاند نزیکی 66 ملیۆن دۆلار لە خەزینەی دەوڵەت دەردەهێنرێت بۆ زیان لێکەوتوانی تەقینەوەکە بەکاردەهێنرێت. میشێل عون داوای لە وڵاتانی دراوسێ کرد بە پەلە هاوکاری ئەمرۆییەکانیان بگەیەنە وڵاتەکەی. ئەو کەسانەی لە دوورەوە گوێیان لا دەنگی تەقینەوەکە بووە دەڵێن باندازەیەک بەهێز بووە کە بۆ ماوەیەک توانای بیستنیان لەدەستداوە. BBC لەم بارەیەوە نووسیویەتی تەقینەوەکە لە دووری 240 کیلۆمەتر و لە دوورگەی قوبرس لە ڕۆژهەڵاتی دەریای سپیناوەڕاست هەستی پێکراوە و دانیشتوانی دوورگەکە پێیان وا بووە کە زەمین لەرزە ڕوویداوە. دۆخی بەیروت لە دوای تەقینەوەکە بە تەواوی تێکچووە. قەرەباڵغیەکی زۆری ئۆتۆمبیل لە زۆربەی شەقامەکان دروست بووە. بەشێکی زۆر لە دانیشتوانی ناوچە زیان لێکەوتووەکە ئاوارە و بێماڵ و حاڵ بوون. پارێزگاری بەیروت ئاماژەی بۆ کردووە کە سەدان هەزار کەس لە دانیشتوانی بەیروت ناچار بوون ماڵەکانیان جێبهێڵن. جۆرج کتانی سەرۆکی خاچی سووری لوبنانی تەقینەوەکەی با کارەساتێکی یەکجار گەورە وەسف کردووە و دەڵێت تەرمی قوربانیان لە هەموو شوێنێک بوونی هەیە.